نامێ بۆ خەمە مۆقیفەوە بەس ئەوە پرسیاری هونەریە. وازم لێ نایەنە بڕۆ. زۆر بە هێواشی کار دروست دەکەم و زۆر جەخت لەسەرەوە ئەکەمەوە و لە کارەکانی چی بێت. من زوو تووڕابم بەڵام زۆر دڵم پاک و زۆر ئەوانی هیچ دڵ ناگرم. ئارە وەڵا با ببارێ بارانە خۆشەکەیە. بیرتە بەدڵ هاوارمە کرد ببارێ ببارێ باران، بەڵام ئێستا چەترم ئەوەیە حاشا بێ لە یادی جاران. ئێستا بزانین شاباز زمانی چەتری ئەوێ یاخود نایەوێ لەگەڵم بن. سڵاو لێبێ کاک شاباز. دوای ماوەیەکی زۆر ئەتبینینەوە، نازانم تۆ ونیت یا ئێمە ناوبینین. سەردا بەخێر بێن. زۆر سپاس. وەڵام من ونم. ونیت. وەڵام ئەم ونبوونە بۆچی بوو؟ وڵی تەنها حەزم نەکردو زۆر دەرکەومە ماوەیە و زۆر مەشغوڵی ئەو ئەلبومە و کاری هونەری بووم بۆیە. باشە. یەک پارچە چییە؟ یەک پارچە ڕوونە ینی 4 پارچە کوردستانە بێ یەک پارچە. باشە. بۆچی ئەو ناوەت هەڵبژاردۆ بۆ ئەلبومەکەی خۆت؟ بەڕای من هونەر پەیامە و پەیامی منیش عەفو پەیامی منیش هەم ئاواتێکە یان ئەوەیە کە کوردستان بێت یەک پارچە و لۆ جوانترم نەدۆزیەوە. باشە پێم وابێ ئەم جارە جیاوازترە هەر شوێنێکی جیاوازی کوردستان هەڵبژاردووە بۆ ئەو ئەلبومەی خۆت. باسێکی ئەوم بۆ بکە. بەڵێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ کاگارم سەردار بین و پرۆداکشن پێشنیاری وایان بۆ کردین کە هەم ناوی ئەلبومەکە و هەم ئەو شێوازە ڕیکلامە بۆ ئەلبومەکە دروست بکەین. دوای گەڕامانێکی زۆر بڕیارماندا لە هەر پارچێکی کوردستان تەسویرێ بکەین و دوجار هەمومان لێرەیەک بگرینەوە. باشە. حەزەکەم هەنێ شت پرسم لە کاری هونەریە کێ زۆر هاوڕێی شاباز زەمانیە؟ زۆربیان هاوڕێ من بەڵام زیاتر میوزیک ژەنەکانم زۆر دایم بەیەکەوەی نانی. کاگالان، کاک شوان، کاک کۆسار، کاک ڕەسەن، هەمیان کاگیرۆن، کاک فەرمەند، کاک بەرزان هەمومان بەیەک و دایما چکە شوانە بەیەکەوەین زیاتر کاتەکانمان بەیەکەوەوان زۆر هاوڕێی هونەری من. باشە. شاباز زەمانی بە چ هونەرمەندێ سەرسامە؟ لە کورداڵیان من بە زۆربەی هونەرمەندەکان سەرسامم وەک هونەر، بەڵام بە تایبەتی بە مامۆستا حەسەن زیرەک زۆر سەرسامم، مامۆستا حەمەد ساڵح دیلان. باشە. لەم گۆرانی بێژە نوێیانە کەس هەیە زۆر بەتایبەت پێی لێ بگری؟ لە ڕووی دەنگ و ئەداوە مامۆستا زیاد ئەسعەد و زەکەریا عەبدوڵڵا، کاگەشدەر زۆرن ئەوانەی کە من ئەتوانم گوێیان لێ بگرم و چێژیان لێ ببینم. بەڵام ئەوانە هەر ئەو تازانە نەبوون، ئەوە نێوەندەکان بوون. نەتویست ناوی کەسێری. تازەکانیش بەپێی ئەزمونە خاتون ئەمە ینی من پێم وایە ئەمانیش زۆر دەنگی خۆشیان تایە و زۆر ئەوە، بەڵام هێشتا نەبوو بێم بتوانم ینی من خۆشمە بێچێ بڕارم لەسەر با بەڕاستی ینی خۆ من ئەوە بەتەمەنیم لە هونەرا، بەڵام وەک حەزی خۆم زۆربیان دەنگیان خۆشە و هونەرمەندی چاکن، بەڵام پێم وایە هێشتا پێویستیان بە ئەزموونی هونەری زیاترە. باشە. کەس هەیە کە بڵێ هیچ کاتێک گوێ لێ ناگرم؟ نامێ بۆ خەمە مۆقیفەوە بەس ئەوە پرسیاری هونەریە. من گوێ لە خۆم ناگرم نازانم. بۆچی گوێ لە خۆ ناگری؟ تۆ هەوادارێکی زۆرت هەیە گوێ لە دەنگی تۆ ناگرم. لە هەر ئیشێکا زۆر قاڵبوویتەوە، لە هەر کارێکا زۆر قاڵبوویتەوە، تۆزەوێ بە ڕۆتین. گۆرانی وتنی منیش هەموو زۆربەی شەوەکان گۆرانی ئەڵێم و لە ناویە ئەژیم گوێچکەم هیلاکە، مێشکم هیلاکە، ئەوەیە زیاتر ینی ئاڵم گوێ لە خۆم ناگەم، گوێ لە خۆمە گرم چۆ. گوێ لە خۆتەگری سەرسامی کام بەرامەی خۆتی. وازم لێ نایەنە بڕۆ. چی زۆر تایبەتە لەم ئەلبومەیە زۆر بەرهەمی تایبەتی تایە. من چوار دیوار زۆر بەلامە تایبەتە، دڵی من زۆر تایبەتە، هەمووی بە تایبەت هەڵبژاردووە، ینی هەر ئەم ئەلبومە خۆی تقریبا 32 تراک بوو من ئەوەم لێ هەڵبژاردووە.
زۆر بە هێواشی کار دروستەکەم و زۆر جەخت لەسەرەوە ئەەکەمەوە وردەکاریەکانی چی بێت چۆن بنووسرێتەوە چێ گوێی لێ بگرێت چیجی لە گوێی لێ بگرێت زۆر گرنگی بەوانایە. شاباز زمانی لە شتێکی ژیانی پەشیمانە؟ لە هیچ پەشیمانی هیچ کارێکی هوەریش؟ نه هەموو کارەکانی خۆملا جوانە. هوەر ستێپە ینی مەرحەلە مەرحەلەی بڕیت و ئیتە و شوێنەی کە پێویست دەکات. باشە کەسایەتێکی زۆر هادە ئەبینم بەڵام ناوەکەمان وانەویست. هەر بەڕاستی ژوام ینی برادران نەزانن من زوو و ڕابم بەڵام زۆر دڵم پاکە و زۆر ینی هیچ لە دڵ ناگرم لە ژیانی ڕۆژانی خۆمە زۆر هادی و بێدەنگ و ئەوم تێرخەونە بمنانیشم نەخوار بێ و بە درۆ زۆر تووڕام. باشە ئەمڕۆ بارانە چەتر ئەوێ یا چەترە ناوێت؟ وەڵاهی چێتر خۆی زۆر خۆشە زای وەڵی حەزم لە چەتر نییە. ئارە وەڵا با ببارێ بارانە خۆشەکەی. دەستە خۆش زۆر سپاس ماردەکەم بەخێر.